من لە 2009 لە خانەقا خوێنم و والحەمدولله تاوامان کرد و مامۆستاکان ئیجازەیان پێدانەوە شەرەفێکی زۆر گەورەیە کە لە خانەقای بیارە تەخەڕوج بکەن و ئیجازەی علمیمان پێدرێت. ئەن یەکە لە نیعمەتەکانی نیعمەتە گەورەکانی خوای تەعالی چونکە خانەقای بیارە منبەعی علم و عیرفانە، مەصنەعی ڕیجالە، لانکەی عولەمای گەورەکان و شوێنی شافعی زەمان و مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس و مامۆستای کانیسانان و بە هەزاران عولەما و فەقێ و مامۆستا لێرە دەرچوونە و خزمەتیان بە علم و شەریعەت و دینی ئیسلام و بە نیشتیمانی کوردەواری کردووە. من ناوم حەیدەر ئەحمەدی خەڵکی ئارەنان لە ڕۆژهەڵاتی ئەودێو. ئێمە لە ساڵی 2015 هاتوین بۆ بیارەی شەریف هەتاوەکو ساڵی 2021 کە لێرە خوێندومان و تەخەڕوجمان کردووە و ڕۆژوینە سە و ئێستا هاتوینە سە بۆ مەراسم و حەفلەی تەخەڕوجمان والحەمدولله سوپاس و پێزانینی ئەوەڵ خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەموو ئەو مامۆسایانە و ئەو مەشایخ گەورانە کە زەحمەتیان کێشاوە لەگەڵ ئەم مامۆسایانە و بە هەموو ئەرکێکە و زەحمەتیان کێشاوە لەگەڵ ئێمە على الأخص باوکو دایکەکانمان کە ماوەیەکی زۆر ئێمەیان تەحمل کردووە دووری و سەختی ئێمەیان قبول کردیە بۆ ئەوەی کە لەم ڕێگا خزمەت بە خەڵکی کوردەواری و ئەم دینە مبارەکی ئیسلامە بکەین و ئینشاءالله خوا لە هەموو لایەکمان قبول بکات و ئێمەش لە خزمەتی دینا بتوانین خزمەتی بکەین ئینشاءالله. گەڕێنەوە بۆ ڕۆژهەڵات و لەوێ درێژە بەکارەکەتانەیە؟ بەڵێ ئێمە چەند ساڵێکە الحەمدولله ئەو مامۆسانە کە خەڵکی ڕۆژهەڵاتن ئیمام و خەتیب و مدەڕسن لە گوندەکانە و لە ناوشارە و مەشغوڵی مەلایەتین و خزمەتکردن بە ئاینی مبارەکی ئیسلامن. ئەو کەسانەی کە لێرە تەخەڕوجەکەن حتمەن کەسانێکن کە هەموو هیوایەتیان خزمەتی موسڵمانانە، خزمەتی خاک و نیشتمانە، کەسانی عەقیدە پاک، کەسانێک بە هەموو شێوازێک دوورن لە تونڕەوی لە فکرەی تەطەڕوف و لادان. بۆیە ئەو کەسانی کە لە بیارەی شەریفە تەخەڕوجەکەن الحەمدولله بەبۆن بەرزی ئاستی خوێندنی بیارەی شەریفە و وردی ئەو وانانەی کە ئەخوێنرە و ناڕەحەتی ئەو کتێبانە ئەتوان ببنە مودەڕیس و وانە بێژی زۆر شایستە کە سوپاس بۆ خوا لە هەولێرە، لە سلێمانیە، لە قەڵا دزیە، لە پێنجوێنە، لە دەربەنیخانە، لە زۆربەی شوێنەکانە و شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات وەک پیرانشار و سنە و دیوان دەرە و مەریوان و باقی شارەکان جوانڕۆ الحەمدولله زۆربەی زۆریان بە چەندەها مدەڕیس لە خانەقای بیارەی شەریفە پێشکەشیان کراوە و ئێستا ئەو بەڕێزانە لەو شوێنانە مەشغوڵی تەدریس و وانەوتنەوەی شەرعین.